وزيارتنا إلى بغداد تأتي للتعبير عن تأييدنا الكامل. دوای چەند ساڵ ناکۆکی قۆڵی نێوان هەولێر و بەغدا و دوای 2.5 ساڵ لە بڕینی بەشە بودجەی هەرێم وەفدێک با بەشداری سەرکردە باڵاکانی سێلایەن لە 5 لایەنە سەرەکیەکەی هەرێم سەردانی بەغدایان کرد. لێدوان و ڕاگەیەنراوەکانی هەندێک لە ئەندامانی وەفدەکە ئاماژەی ئەوەی تێدا بەدی دەکرێت کە ئەگەری ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا ئەگەرێکی بەهێزە. بەڵام لە هەرێمی کوردستان دۆخەکە تەواو پێچەوانەیە. ئەمە دیمەنەکانی دیبەیتێکی ئاشتەوایی نیشتیمانیە لە هەڵەبجە کە نەتوانرا بەڕێوە بچێت تەنها لەبەرەوەی 5 لایەنەکان نەیانتوانی ڕێککەون لەسەر نردنی نوێنەرەکانیان لەسەر ئاستی مەکتەب سیاسیدا بۆ دیبەیتەکە. ساڵی ڕابردوو بۆ کۆتاییەنان بە قەیرانەکە هەندێک لە سەرکردەکانی لایەنەکان پێیان وابوو کۆبوونەوە 5 قۆڵیەکان کە لەسەر ئاستی مەکتەبی سیاسیەکانی لایەنەکان بەڕێوە دەچوو ناتوانێت وەڵام دەربێت بۆیە داوای کۆبوونەوەی لووتکەی سەرکردەکانی هەر 5 لایەنەکەیان دەکرد. بەڵام لە ئێستادا دۆخەکە وەها گۆڕاوە کە نەتەنیا ناتوانرێت کۆبوونەوەی لووتکە ئەنجام درێت بەڵکو ناتوانرێت لەسەر ئاستی مەکتەب سیاسیەکانیش کۆبوونەوە بکەن تەنانەت ناتوانن لەسەر دیاریکردنی نوێنەرەکانیشیان بۆ دیبەیتێک ڕێککەون. وەگاوڵاتیەکیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسیوێتی ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بڕوات ئەوە لە داهاتوودا لایەنەکان بۆ بەشداریکردن لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیشدا دەبێت پێشتر ڕێککەوتنی پێشوەختە بکەن. لە ئێستادا پرسیاری زۆرێک لە وڵاتیان ئەوەیە هەرێم بەم دۆخەوە بەرەوکوێ دەچێت. هەرێمی کوردستان لە بەردەم 3 قەیرانی گەورەدایە: قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی و شەڕی داعش. لە وڵاتانی دیکە لە کاتی قەیرانەکاندا لایەنەکان هەوڵی لێک نزیکبوونەوەی زیاتر دەدەن بەڵام لە هەرێمی کوردستان وا دیارە دۆخەکە تەواو پێچەوانەیە. تا قەیرانەکان قوڵتر دەبنەوە لایەنە سیاسیەکانیش زیاتر لێک دوور دەکەونەوە. لە ڕووی قەیرانی ئابووریەوە پرسیارەکە ئەوەیە ئایا سەردانی وەفدەکەی هەرێم بۆ بەغدا و تەنانەت ڕێککەوتن لەگەڵ عەبادیدا دەتوانێت کۆتایی با کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم بهێنێت؟ بەو پێی تا ئێستا ڕوون نییە. ئایا هەرێم ئامادەیە جارێکی دیکە نەوتەکەی ڕادەستی بەغدا دەکاتەوە یاخود نا؟ هەروەها گومانی ئەوەشەیە کە حەیدەر عەبادیش ناتوانێت بە ئاسانی بڕیاری ناردنی بەشە بودجەی هەرێم بدات ئەگەر بێت و لایەنەکانی دیکەی بەغدا و بە تایبەتیش نووری مالیکی ڕازی نەبێت مەگەر ئەوەی هەرێم بە زۆربەی مەرجەکانی بەغدا ڕازی بێت. لە ڕووی سیاسیشەوە پرسیار ئەوەیە هەرێمی کوردستان تاکەی بەرگەی ئەم دۆخە چەق بەستووە دەگرێت لە کاتێکدا زۆربەی بەرپرسانی لایەنەکان لە کاتی قسەکردندا دەڵێن ئەگەر ناکۆکیەکان چەند ساڵی دیکەش بەردەوام بێت دوجار هەر دەبێت بە دانوستان چارەسەری بکەن. ئەیکەواتە سەرباری ئەوەی دەزانن چارەسەر هەر گفتوگۆ و دانوستانە بۆچی ئامادەی هیچ چەشنە نەرمی نواندنێک نین بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە. لە ڕووی شەڕی داعشیشەوە لە ئێستادا شەڕەکە گەشتۆتە قۆناغێکی ئەستیارەوە. شەڕی مووسڵ نزیک بۆتەوە و زۆرێک لە سیاسیەکان باز لە دەرفەتەکان و مەترسیەکانی دوای قۆناغی شەڕی مووسڵ دەکەن و هۆشداریش دەدەن لەوەی ئەگەر بێت و دۆخی هەرێمی کوردستان بەم چەق بەستوویەی ئێستا بمێنێتەوە ئەوە نەتەنها ناتوانێت دەرفەتەکانی دوای قۆناغی شەڕی مووسڵ لە بەرژەوەندی خۆیدا بقۆزێتەوە بەڵکو ناشتوانێت ڕوبەڕووی مەترسیە پێشبینی نەکراوەکانی دوای شەڕەکەش بێتەوە.